ستاندەر یەکەم توێژینەوە لەبارەی لێدوانە چاوەڕوان نەکراوەکەی وەزیری دەرەوەی ئیسرائیل لەبارەی کورد بڵاو دەکاتەوە. پەیوەندی کورد و ئیسرائیل تا چەند ستراتیژیە و ڕۆڵی عەرەب لە پاراستنی ئیسرائیل چییە؟ لێدوانێکی گیدئۆن ساغ سەرۆکی پارتی یەمین مەملەخەتی کە پارتێکی ڕازڕەوی زایۆنی لیبراڵیە لە کاتی وەرگرتنی پۆستی وەزیری دەرەوەی ئیسرائیل لە بەرواری 11/11 2024 بە ئامادەبوونی گەورە بەرپرسان و وەزیرانی حکوومەتی ناتەنیاهۆ کە تیایدا بەڕوونی پشتیوانی بۆ دۆزی کوڕاگەیان کاردانەوەی زۆری لێکەوتەوە کە بۆ یەکەم جارە بەرپرسێکی باڵای ئیسرائیل بەو شێوەیە گوزارش لە گرنگی پشتیوانی وڵاتەکەی بۆ کورد بکات. لەم چوارچێوەیە بۆردی توێژینەوەی دەستگای ستاندەر بەناونیشانی لێدوانەکەی گیدئۆن ساغ وەزیری دەرەوەی ئیسرائیل وانگەی ئیسرائیل بەرامبەر کورد چەندە ستراتیژیە چەندە تاکتیکیە بڵاو کردەوە کە 53مین توێژینەوەی دەستگاکەیە کە بڵاو کراوەتەوە. لە سەرەتای توێژینەوەکە شیکاری بۆ پاشخانی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و پەیوەندی بەڕێکەوتنامەی سایکس بیکۆ و دەوری سەرانی عەرەب لە پرۆسەکە کراوە. بە جۆرێک ئاماژە بۆ ئەوە کراوە دەوڵەتی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی ناوچەکە سەر بە یەک پرۆژە. هەروەها ئاماژە بە لەیەکچوونی مەینەتی کورد و فەڵەستین لە چوارچێوەی پرۆژەی سایکس بیکۆ کراوە. لە بەشەکانی دیکەی توێژینەوەکە تیژی خراوەتە سەر سەرەتاکانی پەیوەندی کورد و ئیسرائیل و ئەو زانیاری و چاواشەکاریانەی کە لەم بوارە بڵاو کراونەتەوە و ڕاستی و دروستی پەیوەندیەکە شی کراوەتەوە. لە بەشی کۆتایی توێژینەوەکە تیشک خراوەتە سەر لێدوانی وەزیری دەرەوەی ئیسرائیل. ئاماژە بەوە کراوە کە دەوڵەتی ئیسرائیل ستراتیژیەک و ڕێکەوتنێکی ڕوونی لەگەڵ کورد نییە، تەنها ئەوە نەبێت لە کاتی تنگانە بۆ شپرزەکردنی تورکیا و سووریا و ئێران زۆر جار لێدوانی پشتیوانی بۆ کورد بڵاو دەکەنەوە. توێژینەوەکە کۆمەڵێک زانیاری وردی لەبارەی ئاسایشی نەتەوەی ئیسرائیل و ئاسایشی نەتەوەی کوردیشی کردوتەوە. ناوەندی توێژینەوەی ستاندەر بەشێکی گرنگی دەستگای ستاندەرە و ئەنجومەنێکی لێکۆڵینەوەی ستراتیژیە کە چەندین کەسی پسپۆڕ و ئەکادیمی و شارەزای سیاسی و ئابووری و یاسایی و مێژووی تیایدا ئەندام ماوە لەبارەی پرسە هەنووکەی و هەستیارەکان توێژینەوە و لێکدانەوەی ستراتیژی بڵاو دەکەنەوە. بۆ دەستکەوتنی توێژینەوەی ئەمجارە سەردانی لاپەڕەی فەرمی دەستگای ستاندەر لە فەیسبوک بکات.